يا تنظير انت جاوب. نعم. ها شارك ايه؟ شارك فيها شو تثبت بالتنظيم؟ چواردەی پێنجی 1985 مەعرەدی دادوەتەنیە بوو. من مۆزە بووم لەوێ لەسەر جادەی مەولەویە، لەسەر شقای مەولەوی. سەعا 5 بوو. دوو برادری هێشتا لە ناو مەعرەزەکە بوو. یەکیان ڕەفیقی مەلاپایەق، ڕەفیق پایەقی چیرۆنووس، برادێکی کەش کاک نەوزاد ئێستا پێم وایە لە سکرتارێتی مام جەلالە لە ژوورەوە بوون. ئەو برادەرە لای خۆم بوو وەکو ڕێخستنەوە کاری و چالاکی نەهێنیوەوان. کۆمەڵێشتی لابوو، ئەو هەزوو چووە دەرەوانێ. سێ ئەمن هاتنە ژوورەوانێ، دوانیان یەکیان بەر دەرگاکە و دوانیان هاتنە بەر مێزەکە. ئەوەی کە هاتە بەردەمی مێزەکە وتی جەنابەت ئوستاز مەعروف، وتم نعم. وتی مساعدی لەک. بەڵێ مساعد تۆیەوێت؟ بەڵێم. وتم تەلەفۆنێگەکەم. وتی نا پێویست ناکە تەلەفۆن بکەیت. حاڵی بووم لەوەی کە جارە ئیشەکە خۆش نییە. هاتمە دەرەوە، جامخانە بوو، جامخانەکەم داخست. دوایی لەگەڵیانە هاتمە خوارەوە، وتی وەرە دەڕابەکە دایەرەوانە. ئەیتر تێگەیشتم کە ناگەڕانەوە لای خۆمان نیە، لای ئەوانە. هەر لە لای مەعرەزەکەوانێ ئەچیت بەو لاوە. تەکسیکی بەڕادیبی بوو، سواری تەکسیەکەیان کردم و منیان خستن بینی خۆیانەوە. یەکیشیان لە ئەمنەکان کەوتە لێخوڕینی تەکسیەکە. ئەو کاتە وەڵا ڕقەمەکەیم لە یاد بوو. بەرەو ئیستیخبارە بردیانین بەرامبەر ڕێکخراوە دیموکراتیەکانە، بەڵام لە دەرگای پشتەوە، کە لە دەرگای پشتەوە بردمیان ئیستیعلاماتێکیانە بوو. لە ئیستیعلاماتەکە دایانام ماوەی 5 دقە خەڵگە هاتن و ئەچوونەوانی سەر بە خۆیان بوون. دیار بوو ئەیانویست من پیشانی ئەو کەسە بن کە منی تەشخیص کردووە یا لەسەر من شتێکی هەیە. بەڵحاڵ لە ئاخریا تان بەسمەوانی و بردمیان چەند لە مەترێک ڕۆشتی کردمیان بە ژووریەکە، چاویان کردمەوە کە چوومە ژوورەوانێ. 10 کەسی لێ بوو. لەوانش مامۆستا جەمال عەبدول لە پاڵ دیوارەکە دانیشت بوو. مامۆستا جەمال عەبدول کاتی خۆی مامۆستای خۆم بوو و کەسایەتی و خزمایەتیشمان هەیە. ئیتر چوومە لایەوە دانیشتم. کە چوومە لایەوانێ ئەو یەکسەر ئەووەڵ قسەی ئەوە بوو وتی مارە ئێمە هاتوینەتە ئێرە کە ئەنەهو یەکتر هەر ناناسین، هەرچی لێکۆڵینەوە شتێک. لەم قسانەیە بووین و دەرگا کرایەوە دکتۆر نەوزاد ساڵح ڕەفعەتیان هانی. ئەویش هاتە ژوورەوە لای ئێمەوە دانیشت. لە ژوورەکە برادێکی لێ بوو، وتی ئێوە بەچی هاتوون و چۆنیان هانوین و عەلاکولین. من وتمە بەراجلیەکی ئەو ساکە ژمارەکەیم لەبەر بوو. وتی ئایەوە بەراجلەکەی منە و من جیرانمە، من لەسەر ئەوەی پێشمەرگە و شت ئەبەم و نامچی هەنیە قسەی کرد. عەلاکولین برادێکە هاتە لای دکتۆر نەوزاتەوە بە گەرمی چاکوچۆنی لەگەڵا کرد. دکتۆر خۆی لێ هەڵە کرد. وتی دکتۆر چۆن تۆ نامناسی؟ من فڵان وانە. وتی وەڵی من عیادەم هەیە و ڕۆژانە 100 کەس دێتە عیادەکەمانە. پاشان بەگویا چرپان هاتە لایەوە، بەگویا چرپان کە بەگویا چرپان ئێستا دکتۆر نەوزاد ئەمین بوو، دڵنیا بوو لەوەی کە ئەم کەسە پیاوێکی ئاساییە و ئێتر دکتۆر نەوزاد قسەی لەگەڵا کرد. ئەو وتی دکتۆر جا من ئێستا بەر ئەبم چکە من لەسەر قاچاقوشتیوا گیراوم و لە فاوزان لە دەرەوە لەسەر پارەیەک هێنەوە بەرمێن چیت ئەوێ ڕاستپاردە و چییە؟ دکتۆر نەوزاد هەر ئەوەی پێوە وتی کاکە جام چۆ ماڵەوەمان بڵێ شایقەخان خێزانەکەیەتی
پیان بڵێ بچنە دەرەوانێ خۆیان نەکەن بە ساحێبی ئێمە تەواوت لێرە بڕیاری خۆمانی تقریبا نیو ساعاتێک قوتانەمان کرد پێکەوە بووین و بۆ تحقیق منیانمان کرد کە منیانمان کرد طبعا چاوە بەستنەوەی احتیاجی بردیمیان لە ڕێگا کە بۆ ڕاڕەوێکە ئاڕۆشتنیەکیان ئاوا شانمی کرد ئێسقانەکە وتی والله أنت ما تتحمل بردیان لە ژوورێکە من چاوم بەسراوەتەوەی تر نازانم ئایا چی لێ چی لێ نییە یەکیشیان وتی عەقید ویاک عەقید قسە لەگەڵەکە وتی کاکە پێمان بڵێ تۆ اتحادی وەتەنیت و چێ ئەناسی و چی ئەەکەیت و چی هەیە و بارزگاری در و یاری لە پێش تەبەن ناو شتیان لێ پرسید ناوت چییە و چی هەیە و مناڵت چییە و ئەم شتانە لە باشە لە قسەکانە وتی تۆ ساحەب ماڵ و مناڵی و عەجەز نین و چیت هەیە بێڵێمانە تەمام من کاری ئەوەم کردوتم من هەر نازانم لەسەر چی منیان هانیەوە بۆیە هیچ شتێک نیم و هیچ لە خۆماشی نابم وتی لا أنت قيادة مؤقتة كأوي ود ما ديار أمانة هيج شتيك أنا سلمن يا مجرد أويا بزان افترايا تقييد رابط يفتين مسرا حاليبهم لوي كإشتيك مستمسك كان لقبل منانية إذا توزع لسر كل شيء دار نام وقتك مزاني وقت كهربائي بدي أقول كهربائي كان كردو لو أي حد ينسان مو لو باب الثاني كفان رفتاري كي شو لقبل زیندانی وتی لەکان ناکەن هانیمیانەوە بۆ ژوورەکان بۆ عینی ژوور ئەنجام دکتۆر نەوزاتیان وا کرد دکتۆر نەوزات چوو ئەویش تقریبا چارەکی 20 دقیقە و هاتەوە کە لێمان بردین وتی پێکەنی وتی بە منیاو زۆر توێنە تۆ لای مارشی ئاگونەی چەند هەیتێ ئەلاکولین ئەلەم شتانە دیسان جارێکیکە منیان لە سەعات تقریبا 11 بردەوانێت ئەم جارەی تر تۆزێ ئەوەی کە خۆیان ڕەفتارە جوانن کەی خۆیان لەگەڵ دیلەکانە پاشان منیان بردەوە بۆ ژوورێکی نیفرادی هەر لە عینی شوێن لەو لاوە بە 10 مەترێکە ڕۆشتی و کە چاوم چاویان کردمەوانێت ژوورێکی نیفرادی تاریکی چتیانە بوو هەمووشی پیسایی بوو کە دەست ئەو شەوەی تر لەو ژوورە نیفرادیە بە بێن نووسنووری شتێک ماموانێ بەیانی ڕۆژ بوانێ چند بەس ماوانێ و حالیمیان نەدەرێ سواری هەڵیان گرت بەردیان کردموانێ دیار بتیلی عەسکەری گەورە بوو بۆ ناو زیلەکان کە هاتی چوومە ناو زیلەکانە دەستم کوتان وتی خۆ تۆ چێی تەنی دکتۆر نەوزات بوو مامۆستا جەمال دکتۆر نەوزات شتیاون لەگەڵ 4-5 چکە لەوانش کەمال بابان هەبوو ئەو لەسەر پارتێک برادرانی پارتی گیرا بوو ئیتر بەرەو ڕۆژ زیلە ڕۆژ ئیتر بە پێی بۆ چوونی خۆمان ئەمە دووڕیانەکەی ئەوە کوێیە وەڵحاڵ لە کەرکووک بۆ کەرکووکیان بردیانینە قاعەیەک لە کەرکووک قاعەیەکی گەورە بوو تەقریبا 400-500 کەسی تیا بوو وەزعێکی زۆر ناخۆش ئەوانەشتیان لەوە نەئەچوو سدنی سیاسی وشتی وابن ئەسکەری پیرار و هەنوا و ئەشکاری تیا بوو ئێمەش هەرچێکمان چوین لە سووتێکە کوڕشکەمان کرد و دانیشتین یەکەم شەوی ڕەمەزانیش بوو مامۆستا جەمال قەراریا بە ڕۆژوو بوو ئەو وەکو خۆی و پیاوێکی ئیماندار و موسالیمە لە ژیانیان ئەنجا چی بکەین بۆ ئەوەی پارچە وشتی بێ بگە عەلاکولین لە فەوشتی شتانە پر بۆمان هانی و ئەو شەوە حاڵێکی هەڵکی ناخۆش بوو تا بەیانی ئێمە سەرمانەکە سەرشانیەکەی و ئەو شەوەمان گوزەران هەر جۆنێ بۆ بەیانی هەرچێکمانە هاانێ دەرێ ئەفو مامۆستا کەمال هینیش کەمال بابانیش بوو ئەو لەسەر پارتی گیرا بوو ئەویش هەر لەگەڵ ئێمە هەبوو ئێمە ببوونی بە 4 کەس هەموومانیان هاانێ دەرێ و پاسێکی کۆستەر سەریان قسەینی ئەهلی نەفەری ئەهلی تیاوەمانە و چاومان کرا بۆوانێ و لە پاسەکە ڕۆژ بەرەو کوێ بەرەو هەولێ مەنزومەی شیمالی کە گەیشتینە ئەوێ لە استعلاماتێکدا ناین لە عەرزەکە دانیشتینوانە هاتن و ئەچوون و ئەوراقانمانیان ئەبرد و ئەهانی و وەڵحاڵ دوایی بە کێشتان کردین بۆ سدنێک شوێنێک بووم بەڕاستی نازانم کوێ بوو
5 ڕۆژ لەوێ تقریبا زۆر نازانم دە ڕۆژ بوو شتێکی وایە والحاڵ لەوێ شوانێ بۆ تێمانە ینی ئەو جەولەیە پێیان کردین 7 ڕۆژ بێمەکە خۆما حساما کرد کە لە استیخبارات سلێمانیەوە بۆ کەرکووک و لە کەرکووە بۆ ئەوێ هاتینەوە سلێمانی ئێوارەی پێنجشەمە بوو کە گەیشتنەوە سلێمانی کردیان ژوورەوانێ ژووری کوێ ئینفرادی هەبوو سێ چوار ژوور بەتەنیژێکەوە بوو لە ئینفرادیەکان لە ژوورەکان ئێمە هەر چوارمان لە ژوورێکی ئینفرادیە بە پێوەی تێ خۆجێگان نەبوو قسەمانە کردوانە لەو دیوانێ یەکی هاواری کورتی ئەوە چێن مەلاحمە هەبوو مەشهور بوو مەلاحمەی خانەقا مزگەوتی خانەقا ئەویش لەگە مەلالەتی فێگیرا بوو ئەفریقا مەلالەتی ئێمەش مان ژیراوین و لێرەی وتی مەترسم کاکە من مەلاحمەم مامۆستا جەمال دائما ئەچوو لە مزگەوتی خانەقا نوێرە کرد تەعارفیان کرد کەوتنە قسە لەگەڵ عەلا کولین بۆ بەیانی بە حساب خواردنوشتمان بۆ بێنن برادێک لە ناو سزنەکان کاک عەباسی ناوبوو بەینە مدیری مەسلەحە بوو لە دوای ڕاپەڕینەوانە ئێستا نازانم لە کوێژەکەمە خەڵکی هەڵەبجە بوو ئەو هات خواردنوشتیانی هاتە بەرینەکە و بە کەرمی بە خێرات و چاوشتوانی کرد و هەلا کولی کو پێش چاوشتی سەر و کوش ژینی ماسی ئەلبانە بوو لەوە چایانەوە وەلحاڵ وتی خەمتان نەبێوانە ڕەنگە بتانێنە لای ئێمە فعلاً دوای سەعات دەوانە بردیانە لای ئەوان لای ئەوان لەکوێ ژوورێک بوو تقریبا 11 کەسە بووین ئێمە هەر چوارمان من و مامۆستا جەمال و دکتۆر نەوزات و کەمال بابان مامۆستا ئەحمەد محەممەد عەلی بڵێن ئەحمەد سەرسپی ئەویشی لێ بوو هەروە بێتەوە مامۆستا ئەحمە و مەلا ئەحمە و مامۆستا لەتیفێکە بوو هەردووکی ئەوانی ژانی بوو وەلحاڵ لەو ژوورە ماینەوانێ ئیتر بۆ تەحقیق ئەو ڕۆژە کەوتم بۆ بەیانەکەی جومعە بوو بردیانە ئەوێ هیچ ڕۆژی شەمە بۆ تەحقیقیان بردین بە چاو بەبەستراوی تەوان کە لە کەرکووک بووین دەوێت تەحقیقێکیان لەگەڵ 2-3 کردیان نەک جارێک جاری یەکەم بردیانی بە ساحەیەکە دوور بوو ساحەی یاری خۆیان بوو لە شوێنێ تەوان بە چاو بەسراوی لەوێ یەکێکی بردیان نەژوورەوانێ و ئیفادەوانە من کە چوو مەژوورێ ئەخیر کەس بووم پێش ئەوەی بچی نەژوورەوانێ من جلی کوردیم لە بەرا بوو کە جیراموتم یەکێک لە لاموانێ وتی کاکە تۆ خەڵکی کوێی وتم من خەڵکی سلێمانی وتی کوێی سلێمانی وتم وەڵای سلێمانی جاران گەڕێکی کانێسکان و مەڵکەنی لەو ناوە وتی کاکە جان چی وتووە قسە مەگۆڕە هەر ئەوە وتم وەڵای من چیم تا قسە بگۆڕم هیچ نی و نازانم لەسەر چی منیان هاانی وتی چاوەکەم من هیچ نیم لێرە جگەرا چێشتی وتم ئازگەریکی بۆین کردم من زەمان چاوم بەسرا وانێ تیهانێ وتم ئێمە چاوم لێ نییە کە دێ دەموانە وتی بە قوربانێ بم قسە بیفادەکە و چۆن ناوە هەر ئەوە بلێرەوە وەلحاڵ چوینە من کە ئاخر کەم چوومە ژوورەوە لەوێ زۆری لەگەڵا وتم مقدم و یاق و قسەوەمانە دوایی ئیتر هیلاک بوون لە تحقیق کابرای مقدم دیار بوو هات تەقەتەقی قاچی هات و بە بەردەمیانە و ڕۆشت ئەوەی کە وەستا بوو پرسیاری لێکرێک و مقدم لەگەڵ تایەوەمانە وتی ئێستا من پێ دەڵێم چۆن ئاطرافی پێەکەم و لێشی قایمی هەوەشان و کەوتە جوێنان و قسەی ناشینەوانە وەلحاڵ ئیتر ئەو زۆری لەسەر ڕۆشت و منیش نەئەچوومە ژێری لێیان وین تر خۆیمە ڕاهاتوین بە ناشکین نەبێ و میلەتی ئێمە هەر لە سەوزانەوە لێ هەنابوو دوای ئەوان هاتنەوە دیار بوو بۆ چاوشت خواردن چوون گەڕانەوە کە گەڕانەوە چوونەوە شوێنەکەی خۆیان دانیشتن گوێم لێ بوو بە سرپا ئەویان وتی خەلیها لە هەمووی وەقع وتی بە ئامیژەم فەقیر تەوقیعی کا بڕوا وەڵاک نەیێش ئەوەی کات قسەیە کرد دیار بوو عەریف و مەریفی خۆیان بوو پەلی گرتم و بریمێ دەرەوە کە بریمێ دەرەوانێ سەری خسمە سەر سیارەیەک مامۆستا جەمال و ئامتومە ئەو ماوەیە ئەوان هەر لەناو سیارەکە ڕاگیراون وەڵا هاتینەوە بۆ ژوورەکەی خۆمان کە لەوێ بڕین سێدنیان
هیچ من بە منیان گووە مامۆستایان تەوقیع کرد کوتمنە وەڵام نەیانێت وتم ئەی بۆ ئێوە کردتان ئیفادەکەمانیان هیچ من بێتاقەت بووم ئەوە نەم نەزانی یەکێک ئەنجیباتی ئەسکەریان هەبوو لەوێ ئەم بازی بەنیە چ سوود هاتە بەرکوونەکە و بە عەرەبی وتی ئیستەمپاژ پێ بوو وتی بە عەرەبی وتی کێ ئێمارە وتم منم وتی وەقع لەم کاتەیەکە بوو ئەو بەم دیگو برادێکی خۆی ئەسکەر پێی وتی وەرە ئیجازەکە دەرچووە و ساردین بۆ بکڕە و پەلی گر بردی بۆ حانووسەکە ئیفادەکە بە دەست خۆمەوە بوو وەڵامیش خوێنمانێ ئەڵێ ئینتیمام نییە بۆ حزبی بەئەس و من ئینتیمام نییە بۆ ئیتحادی وەتەنی و بۆ حزبی دیموکراتی کوردستانی ئەمانە تیان مسرا بوو کە ئینتیمام بۆ ئەمانە نییە و تەوقیع احتیاجی کە من لەوەیە بووم گەڕایە وتی بە عەرەبی وتی بۆ تەماشایەکەوانە دەنگەکە غەریب نەبوو هەرەو دەنگە بوو کە لەوێ جگەرەکە یامێ وتیوان ئەویش پێی گوتی کاکە بە کاکمیانی تۆ گوایە کوردی ئەیدە ناسی وانەیە کە ئەو پیاوە باشە بوو عەلاکولین وەڵای تر شەوەکەشیان بردینیانەوە بۆ تەحقیق و ئیتر لەوێ پێنج شەو ماینەوە زۆر ینی دوای ئەنجا بردیانە هەولێر ئەوەل حاڵ حەڤە ڕۆژی خایان کە هاتینەوە سلێمانی ئیتر بردیان لە سلێمانی لە ئینفرادێکەوە بردیان ئەو ژووری کە ئاڵێم هەنۆدە کەسی لێ بوو مامەسا ئەحمەد محەممەد عەلی و ئەو دوو مامۆسای مەلایە و کاک عەباسێک و وەلحاڵ ئەوانەی لێ بوو لەوێژی تر شەمە بردیانی بۆ تاقیق و هانینەوە بردن و ئێوە ئینتیماتان چییە و شتێ بڵێن و حکومەت زۆر بەقووەترە لەوە ئێمە لەسەرەوە خەوتمانێ وە لەم قسە هەلەق و بەلەق و ئینانە ڕۆژگار هات تا دەوری تەقریبەن ئێمە دوای حضور مامۆسەین دکتۆر نەوزاد دەیگو کوڕینە ئێمە حیزین و ئەم مدیری ئەمنە دیارە هەر بە 15 ڕۆژارێ حیزەکەمان تازە ئاکاتوانێ بە 5 حسابیەکرد مامۆ دکتۆر نەوزاد زۆر وریا بوو لەو هەتا دەوری حەڤەیدا بەرە بەیانێکی زۆر زوو بوو بە قاوە لە قاعەکەی ئەو بەرەوە 35 کەسی تیا بوو چییە ئەمانە پشتیان بۆ یەکتری دانا بوو لە پەنجەرەکەی بنی سەقفەکەوانێ گویان گرت هەلیکۆپتەر بەیانی بڵاو کردەوە کە من ئیتەجەول حەڤەیدا تەوان من تەجەولەکەی 85 وەڵا مان چیە وتی وەڵا ئەڵێ هات قەدەغەیە و من تەجەولە و نابێ کەس هات چۆ بکات تقریبا سەعاتێکی نەبر قاو و قیژ و دەنگە دەنگ پیا بوو لە ئەمنەکە خەڵکیان بە کێش کرد هانیانی تر دوای ئەوەی کە ئیعلانی من تەجەولەکان خەڵکیان هانی ئیتر ئێمە لەو ژووری خۆمانوانێ پەنجەرەکەی بەرامبەر ساحەکە بوو لەو لاتی شۆژ و روشتی وا بوو دەنگە دەنگ و لیان و ئیتر قیژە و دەنگ و ئەم هاوارانەمان گوێ لێ بوو وەڵام هیچمان نەهەردی لە پاش 3 ڕۆژ یەکدوانێکیان هانی لەوێەوە هانیان بۆ ئەم دیو کە هانیان ناوی حاجی سەلام بوو کابرایەکی پیر تەمەنی هەبوو کە هاتوانە لەوێت ناسییانە وتیان هات سەلام خێرەوەتی وەڵام من قاچابوشتم پێ و گیراوە ومانە و هیچم لەسەر نەبووە لەو ژوورێ ئەوێ لە ناو ئەوانیان تەنگ و باسی بەچێوەتی کورە لەوێ بکوژ و بە بڕە لیانە ئەوەیە بەڵام بە قوربانیان من دوانی تایە ڕۆڵی بەردایک چێن وتی وەڵی ناناسم بەزیەکیان نازانم خاچیە چییە وتی ئەوە نەبێ ئەوە هەر لێن و ناچێتە ژێرتێ مەحموو خاچێگە بوو کتێ فرۆژ بوو ئەوە بوو لیانەوە زۆر عەزیە عەلا کولین ئەمانەی ژێراوە لە پاش 1-2 ڕۆژی کە ئەوانیشیان هانی کە ئەوانیان هانی ئەوان چێ بوون یەکیان هاوڕێ عەزیز هەیە ئێستا پێم وایە لە مصورە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانە لەکوێ لە کەناڵێکی دەکات ئەو لە کۆمەڵی قوتابی مەعهەد گیراون هەر ئەو قوتابیانە لەسەر یەکتری شتیان وتبوو تر تەمەنیان ئەزموونیان نەبوو تەمەنیان گەنج و مناڵ بوو بەڵام هاوڕێ زۆر پاڵەوانانە خۆی عەزیەتیان زۆر دابووانە ئەویژێکی بولوان لە تەواریەکەەوە هانی بیامەڵام هانیان ناوسنەوە دوانەکەی تریان یەکی چکیان عەبدوڵای حەمەی مەمەندی دانسازێ ئەوە تەمان پیاوێکی ئەمان ناسی تێکۆشەرە هەر خۆشی بوون ئەماڵەشان تێکۆشەر و دڵسۆزی کوردایەتی بوون
کە لەگەڵ لە دەرگاکە هاتە ژوورەوە حادیسە ئاواری کردوتی ئەوەی بە قوربانی ئەو دایکە بە محەمەی بووە ئەمە ئەو پاڵەوانە بوو کە بۆم بادەکەن وەڵحاڵ ئێمەی تر ئاوا لەوێ ماینەوانێ و هاتوو چۆ تحقیق و زۆرتر دکتۆر نەوزاتیان باان کرد دکتۆر نەوزاتیان لەسەر ئەوە باان کرد ئەیانزانی کە دوو برای لە دەرەوەی هیچیان کاگوشیار بوو هیچیان کاگبەختیار بوون داوای مدیری ئەمن بە تایبەتی خۆی بردە ژوورەکەی خۆی ئەیگو ئەبێ ئەمانە بێنی تەوانێ ئەمانە بێ بەردەێن چۆ بیانهێنەرەوە ئەوی دەیگو من جیام من ماڵ و عایلەم جیایەوە هیچ تەرێکم نییە و بەخسی من ناکەن و وەڵحاڵ لەم شتانە ئیتر ئاوا ڕۆژار هاتوو تا ئەو شەوەی کە دیار بوو وەکو دکتۆرەوەدا هەیەگو حیزی ماڵە تا شەوێک بانیان کردین ئێمە حقیقەتەمان ناوی بلازم عەباس بوو خوێنی نێوانی هات بە دوامانە و پەلی گرتین چاوی نەبەستینەوە بردین نێژوورێک لای ناین و وتی ئێستا ئێوە تەعاونمان لەگەڵ بکەن ئێمە دەسۆدی وڵاتەکەی ئامانەوێ ئێوە کۆمەڵێ لەم هەڵە قومەلەقانەی یان بەیەکە جەمال مامەسا ئەین کەمال بابان هەری بۆ قسە بکە مامەسا جەمال چییە مامەسا کەمال تۆ هەراوێت یەکسەر محەقیقەکان و ملالماناسە وتی ئانی بیست و یاک بستان جەمال بە تایبەتی لەگەڵ تۆمە مامەسا جەمالی زۆر نێرانە وتی یعنی شنو بەسی شوڕتی ئەمن وتی لێژ لە ئیتر مامەسا جەمال تەواو تووڕە بوو وەڵحاڵ وتی ئێوە تەعاونمانە بکەن و چونکە ئێمە بەرتان هەیەین و عینوانمان بنێ و شتیوان دوایی وتی ئەچم بۆ لای متیری ئەمن بزانم چیتان هەیە ڕۆژ کە ئەو ڕۆژ مامەسا جەمال تۆ گلەیی کرد لە کاکەمال و وەڵحاڵ هاتەوە کە هاتەوە وتی ڕقم تەلەفۆن و شتمان بنێ بۆی تەلەفۆن بکەین و بە کەفالەت و شتان بۆ بکەن چکە مدیر و توێتی ئیلا بێ بە کەفالەتی زمانی 30,000 ئەو ساعت وئیلا دەرناچن ئەنجا شتێک لێرە عەفو بکەن ئەو کاتی کە ئاوای بە مامەسا جەمال کرد و مامەسا جەمال ئاوا تۆڕە بوو ووتی لەعەد ئەنتە مە تطلع مامەسا جەمال هەستا سەر پێ ڕۆبێکی لە بەرابۆ ڕۆبەکەی تون کرد و ڕۆی بۆ کوێ ڕێتی ئێمە دەرناچمە چمەوە ژوورەوە ڕقم تەلەفۆنی لێ وەرگرتن و وەڵحاڵ من بە منی گوو من تەلەفۆنم نەبوو لە ماڵەوە و دراو سێوانە گەڕەکەی من ئەو ساڵە گردی شەهیدانی سەرسنار بووین نەمبوو وتی نابێ هەبێت تەلەفۆنێکم بێت هی دایرەم وایە وتی کاک ئەمەی دایرەیە من یەکشۆ تەلەفۆنەکەم مردانێەوە و ئێوە بەرە بن وەڵحاڵ تەلەفۆنەکەی برد وەرگرت ئیتر ئەو شەوە کە ڕقەمی تەلەفۆن و شتی لێ وەرگرتین بۆ بەیانی ئەبوو نالا بۆ ڕێز حەرس هاتە بەر ژوورەکەمان وتی اليوم معاملاتكم ما خلصت بس هذا أبو دار وطنية خلص المعاملات منيش ما قرأينا أنا قلت والله من كزني ديار بيبي وكفيل 30,000 تقريبا زور بوكات يصير خوان ناقي ما مساعد ما وتي والله يمناتي ندروا تاكتو كفيلك خو من هذا كيم الدكتور نوزاع عين نفسه بلام كايتر أبو نهلها وتي بس أنا كفالتي أو توتا أبو هي أوان طعنا بمعاملة زور بلا مسيو تما بيو فريج ليتي فعلا الدولي سعاي ينزع لازم عباس محق كمان هاد بلي مني قرتو أروا ما مساعد جمال ماني لو بيش عفو ببرا عليها ماني لو بيش باوتي وفاتي كذبو يعمل الري خلق جديدات فاكت روشي من الله وانا الري يتي لو انا وبيسمان وتمان قسمك بعد سجنا عند زاني وانا امري خواهي كوريكي زاوان حاكم بو لكركو براي يعني براي زاوان عشان حاكم بو او هاتبو ثماني ومانا تكليف لمدير يعمل كربو زاني ويكا حزوش تقطع بو توي هو تعزيه بو معنا مع مسا جماليان برد درو او روش بير فيما لسعاد ينزو نيو او ناوا منو كمالي شان هاني درو دكتور نوزاد معاوانا كهادي من الرجال الرادة وكا كومالي قصي كرم ملازم عنداس قال لأخوه وقسل بلا ولا مكوت من هي نبوم تعال
قسەی چی بکەمانە والحاڵ کە هاتیینە دەرگای دەرەوە لە ئەمنە کۆنەکە تەبان ئێستاکە بە لە شارەوانی تایە ئەوە ماڵی مدیری ئەمنی تیا بوو بەرەو ئەوێ ئەیان بردین لەوێ کە پارشتەکە بگەین کە لەگەڵ هاتیینە دەرێ فاهقی حاجی سعی قەساب فاهقی سەعول بەناوبانە پیاوێکی نیشمان پەروەر ڕێک و پێک ئینسانی یەکتر بەرەوەکم هات ئەوتی کاک معروف هاتوون بۆ کەفالەتی ئەو تێگەیشت وتی کەفیلی هەیە والحاڵ کە هاتیینە ئەوێ خاڵی خێزانەکەمان بوو بە کەفالە حاجی غەریبی ناوە کەفال دووشتیان بۆ کردین و ئیتر من و مامۆستا کەمال بەربووین مامۆستا جەمالی پێشتر وتم سەعاتێک لەوە پێش بەربوو بوو مامۆستا دکتۆر نەوزاد مایەوانێ زۆری لەگەڵ یا ئیلحاحی کردبوو کە بێ بچی براکانە بین تۆ ئەویش نەهاتوەژێری بوو لای من نین و ئەوان جیان و من جیان بوو ڕۆژێکیان هێشتوانێ بۆ ڕۆژی دوایی تر بەربوو ئیتر پاش ماوەیە کە ئازاد کرای دیسانەوە ئیلقاقە بزوشت دەرسوانێت وام کە ئیلقاقە لەگە دەرسەوە هی دکتۆر نەوزاد بوو تەنیا دکتۆر نەوزاد چووە دەرەوە تقریبا 8 مانگ و 7 ڕۆژ لە چواردەی پێنجی هەشتا و پێنجەوە بۆ 22 یەکی هەشتا و شەش وەکو حسابمان کرێمە خۆمان تقریبا 8 مانگ و 7 ڕۆژ بوو ئێمە هەر خۆش گوزەرانی و ئاسوێی ئەو خەڵکە و ئەو خەنجەی کە خەڵک کە ئەوانەی کە لە زیینانەکانی بەعسا ئەوانەی کە خوێن و فرمێسکیانە ئەوانەی کە شەهیدیانە بۆ ڕۆژێ بوو کە خەڵکەکە ئاسوود و دڵ ئارام و خۆش گوزەران و بگەشێتەوە بەڵام بەداخەوانێ من پەشیمان نیم و هەموو کاتێکی سەرم لە ڕێایە بۆ هەموو خزمەتێک بۆ میلەتەکەم چکە میلەتی ئێمە میلەتێکی زۆر تێگۆژەرە قارەماوە زۆر خاوەنی تەس هەیە بەڵام گلەیەکە ئەوەیە کە ئەوە تا ڕۆژگارەکە خۆمانەی بینین پێویست ناکە من هیچ لەسەر مەوزوعەکە بڵێ مەژی بۆ مردن بمرە بۆژیان شۆ قەزەندکەیان ئەخای تانکە زیان لە زیرە زەنجیر دڵن نەدەرزیێ پێوەن بۆ لە شایە نەوەک بۆ ژیانە